بەناوی خوای گەورە و میهرەبان هایزان سڵاوتان لێبێت جەژنتان پیرۆز بێت یاڕەبی تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزان خوای گەورە لە هەموو لایەکی قبول کرد بێت. ئایزان لە بڕگەیەکی تایبەتی بەرنامەی جەژنی ڕەمەزان ئێمە چوینێتە ماڵێک لێرە جەژنەکە بۆتە دوو جەژن ڕووداوێکی خۆش ڕوویداوە هاتوومەتە لای کاکە ئەلەند سەردار یەکێک لەو گەنجانەی کە توانی قورئانی پیرۆز لەبەرکە. لێرە گفتوگۆ لەگەڵ کاک سەردار و وەروە مامۆستا ڕۆشنای خانی دایکی دەکەم بابزانین لە قۆناغەکانی ژیانی تایبەتی خۆی و هەروەها چۆنیەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز و هەروەها ئەو بابەتانەی کە لە ماوەی لەبەرکردنیا بەسەریان ناگوزەراوە. کاگەڵەن سڵاوتان لێبێت کاک سەردار جەژنتان پیرۆز بێ مامۆستا ڕۆژنا سوپاس سەرەکەمەوە دەرفەتە شوێتان بەخشین. جەژنتان پیرۆز بێ. ئەگەر جەژنە پیرۆزی خۆتان پێش بچینە ناو بابەتەکەوە لە سڵاو لە بینەرەکانمان بکەن وەروەها کاگەڵەن هەرچەند تۆ لای من ناسراوی زیاتر خۆشتر بناسیێنیتەوە سواس دەکەین. حەزم پێش باوکم ناکەم بە جەناب باوکم پێش جەژنە پیرۆزی بکە سواس دەکەین. سەرەتا بەخێراتنی جەنابتانەکەین و پیرۆزبایی جەژن لە هەموو موسڵمانان و لە شارەکەمان و بەڕازیشتان دووبارە زۆر زۆر جەژنتان پیرۆز بەخێر بەسەر هەردوو چاومان. تاعات و عیبادەتتان قبوڵ بێ کاک سەردار. هەموو لایەکی ئینشەڵڵا تاعات و عیبادەت و ڕەمەزان قبوڵ بێ ئینشەڵڵا. ئینشاءڵڵا بەخێر بێن سەر هەردوو چاومان. مامۆستا ڕۆشنا جەژنی تۆش دووبارە پیرۆز بێ. هەڵبەتە ئەبێ بڵێم دوو جات جەژنتان پیرۆز بێت چونکە شانازێکی گەورەیە کوڕەکەتان قورئانی پیرۆزی لەبەر کردەوە. خوا بەخێر بێن جارێ پیرۆزبایی بەخێراتتان لێکم پیرۆزبایی جەژنیەکەم لە هەموو موسڵمانان و هەروە لە خزمان لە دۆستان لە ئەحبابان لە هاوڕێیان ئێوەش بەخێر بێن عەزیەتان کێشاوە. هەروەڵات جەژنی مام ساڵ لەخوا بەزیابێ بۆ بە دوو جەژن سوپاس بەخوای گەورە هیوادارم نەخشە بێ لە هەموو ماڵێگاوە مناڵەکانیان بتوانن ئەو خۆشیە بخەنە دڵیانەوە ئینشەڵڵا. خۆی کاتەکە کەم ونا بۆ مانەکردی بە سێ جەژن بۆ ئەم جەژنەکەەوە هەر جەژنێکی تریشی بۆەکەین ئینشەڵڵا. کاگەڵەن ئەگەر تۆش سڵاوێک بۆ سڵاو ڕێزمێ بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێم جەژنتان پیرۆز بێ تاعات و عیبادەتی هەموو لای قبوڵ بێ ئینشاءڵڵا. خوای گەورە ڕەمەزانی لە هەموو لای قبوڵ کردبێ بووێ بە مای سڕینەوەی گوناهەکانمان ئینشاءڵڵا. کاکەڵەن تۆ خوێندکاری کۆلێژی پزیشکی گشتیت پێم وابێ؟ بەڵێ قوربان. قۆناغی پێنجشی؟ بەڵێ. جاڵێن قۆناغی پێنج قورسترین قۆناغی کۆلێژی پزیشکیە چۆن ئەو دەرفەتت خۆستەوە و توانیت لە پاڵە و کۆلێژە قورسێ و وەروە وانە ئەکادیمیانت هەبوو هەموو قورئانی پیرۆز لەبەرکەی؟ سەرەتا بەنای خۆی پەروەردگار وەڵاهی ڕاستی دایمەن قسەیەکەیە بە برادەرەکان مێڵم دایمەن بە تەلەبەکان مێڵێم ئەڵێ مەگەر ئینسانێک پێویستی بە 24 ساعت و 1 دقیقە هەبێ بۆی ئیشەکانی ڕاپەڕێنێ خوای گەورە شەو ڕۆژی وەکا بە 24 ساعت و 1 دقیقە. جوانە. ینی 24 ساعتێک کافیە ئینسان بەزەوە نەتوانێت کاتەکانی جواندا بەشکە ئەتوانێت هەموو شتانە بکە. ڕاستیم کاتێکی زۆر زۆر بە قورئان لەبەرکردنەوە نەڕۆشت سارستانەکەم چۆن ڕۆشتە ڕوویە کاتێکی زۆر زۆر بە قورئان لەبەرکردنەوە نەڕۆشت ئەو کاتێک کە دامنەوە بە قورئان لەبەرکردن تەنها ڕێگەی زانکۆ بوو. تەنها لێرەوە بۆ زانکۆ ئەو ڕێگای کە پێ ڕۆشتم بۆ زانکۆ ئەو چەندێکە ڕێگاکەت؟ عادەتی ئێمە چونکە قۆناغی پێنجین قۆناغی پێنج دەرسەکانمان لە خەسخانەیە لە خەسخانە ساری خۆمێ بە ساری خۆمە چوون بۆ خەسخانە دوایەوە کە دەرسەکە تەواو سارەکەم هێنا بۆ ماڵەوە دامەناو بە پێ لێرە ڕۆشتم بۆ زانکۆ تقریبان هەر چارەکی ڕێگەی ئەم سەر سەر چارەکی ڕێگەی هەم سەر چارەکێک و سەری چارەکە ئیتر ئەو ڕێگەم داناوە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. ئیتر ڕۆژی وا بوو بەبێ قورسی و ئاسانی لاپەڕەکە ڕۆژی وا بوو لاپەڕێکی بەرەکە ڕۆژی دوو لاپەڕە لەو ڕێگا لەبەر مەکرد ئیتر تقریبان حسابم کردبێ ئەو ڕۆژە بۆی دانیشتمانێ تقریبا نزیکی 10 بۆ 12 جوزم لەو ڕێگا لەبەر کردو ینی ئەو ڕێگا هەر ئەو ڕێگای کە پێات چۆم کردووە 10 بۆ 12 جوز قورئان لەو ڕێگا لەبەر کرد. ئیتر بە حکمی کە لە تەمەنی مناڵیشمەوە هەر خەریکی قورئان و تەدریس و دەرسم خوێندە و دەرسم وتەوەمانە تۆزە ئاسانتر بوو لەبەرکردنی بە من ئەوش کە زۆر گەرمی کردوانم ڕەمەزانە بوو ڕاستی تقریبا ڕەمەزان 7 جوز و نیم مابوو لە سوورەتی سادا بووم ئیتر ئەوە بوو لەم ڕەمەزانەی کە ڕۆژ با بڵێ بەڵێ ئەم ڕەمەزانەی کە ڕۆژت ئیترەوە بوو خۆم لێ گەرم کردوانێ و زۆر سپاس مامۆسای بەڕێزیش مەکەم بەڕاستی کاکتۆر دیاری لێرەوە بیرم نەچێ کە هەموو هاوکاریەکی کردم بەڕاستی ینی بە شەو بە ڕۆژ بە پارشە و قورئانم بۆی خوێندانی بەڕاستی ماندوم کرد ئەم 7 جوز و نیم تەواو کرد الحەمدولillah لە مای ڕەمەزانێ. ڕەبی پیرۆز بێ دەست خۆش بێ. ئەگەر سەلامەتان کاک سەردار کە کاکەلەن هاتەوە بۆ ماڵەوە وتی ئیتر ئێعلانی ئەوەی کریانە و ڕۆژەی مۆڵەتی ڕسمیان پێدا ئەترافیان پێکرد کە ئەم گەنجە هەموو قورئانی پیرۆزی لەبەرە چه هەستێکت بوو؟ هەست بە چی کرد ینی کە بڕوانامەیەکی بۆ هێناویتەوە هەموو قورئانی لەبەر کردەوە؟ بێگومان زۆر 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 پێم خۆش بوو هەنی لەوانەیە زیاتر لە شەهادە ئەکادیمیەکەی پێم زیاتر پێم خۆش بێ ماشەڵڵا ئەلەندی ترە بە یەکەم فەزلی خوای و دوم هەر لە مناڵی و ئەم بەهرەیی تیا بووە
لەخوا بەزیابە هەر لە مناڵیەوە چۆتە بەرخوێن و زۆر دەستخۆشی لە سنتەری نوێری حکمە و مامۆساکانی و بە تایبەتی دایشی بەڕاستی زۆر هەڵیان لەگەڵا و فەزلیش بۆ ئەوانە گەڕێتەوانێ. ڕاستە دەستان خۆش مامۆستا ڕۆشنا پێم وایە بێبەڕێزێشت لە مەجای وانە ئاینیەکان وەروها زانستی قورآنی پیرۆز مۆڵەتی هینت هەیە کاتە هەستی یەکەم بەڕێزت چۆن بوو بەڕاستی تۆ مناڵەکەت لەبەرەوەی خۆشە زیاتر تەسەوڕەکەم کاریگەری کاک سەردارا مامۆستا ڕۆشنای زیاتر لەسەر بوو بێ لەبە من زۆر پێم خۆش بوو چکە بەڕاستی خۆم پێم لەبەر نەکراوە بەسکە و لەبەری کردووە لەخوا بە زیاوێ ساس دەکەم چۆن بڵێ منیش کێشویەکەم هەیە بەڕاستیە زۆر هەنی بەڕاستی هەستێکی زۆر خۆش بوو لەوانێ بڵێم لە شەهادی عەشرەکەی کە وەری گرتووە خۆشم وەرم گرتووە بەقەدرە و حیفزە پێم خۆش نەبووە حیفزەکە هەر زۆر بەڕاستی شتێکی زۆر گەورەیە هیوادارم ئینشەڵڵا هەموو هەر خەریکیەوە بن هەموو جارە مناقەشەی من دایکم هەموو جارە بوو طبعا قورآنەکەم لەبەرە کرد هەموو ڕۆژێک عادەتی من شەمان دەرسمە بوو لای کاکتۆر و پێنجشەمانیش دەرسمە بوو دەرسی پێنجشەمان زۆر بێ مەسەلەن هەموو جارێکە ڕۆژم بۆ خزمەتی 6 لاپەڕم لای خوێند و شەمانی چونکە مودەکەکەم بوو 4-5 لاپەڕم بۆی خوێند دەستم لای دایکم ودا لێم پرسەروانەوەمانە ئیتر هەر جارێ مەسەلەن جزئێکم تاوا کردیان سوورەتێکی دوور و درێژم تاوا کردم ودایە تۆ خۆشە من شادی طوبەکەم پێ خۆشیان ئیجازەی حیفزەکەم پێ خۆشە هەموو جارە پرسیارم لێ کرد دایکم هەموو جارێ وەڵا پرسیارێکی زۆر خۆشە ئێستا دەڵم قورسە ئەیڵا گەرمەوە پرسیارە بکە وەڵای هەردووکی زۆر خۆشە بەڕاستی ئەگەر ئینشەڵڵا بتوانێت چۆن بڵێت طوبەکەی بۆ ئەوە بەکاربێنێ بۆ خزمەتی دین ئەو لانەیە زۆر گەورە بێ ڕاستە دا تەمان ئەگەر ئەو قورآنەکەش لێ بەرکردو هەردووکی بێکەوە ڕان تەکمیلەیەک بێ زۆر جوانە بێکەوە مامۆستا ڕۆشنا یانێ ئەو پرسیارە با بکەمەوە زۆر جار دایکان و باوکان خواخوایانە مناڵەکان بە سعی بکەن ئەڵێ هیچ مەکە مەسەلەن مەڕۆ بۆ تەنانەت ناینێرن بۆ شت کڕینێک ئەو پشتگیری و پشتیوانی ئەو ڕوحەتت یعنی بۆ پێت وایە ئەوەی باش بێ بناڵەکەت لە پاڵ ئەو خوێندە ئەکادیمە بتوانێت هەموو قورآنی پیرۆزیش لەبەرکە ئەمە واکات باشتر بێ لە ئیشەکەی خۆیان ڕەنگە کاتی لێ ببات وەڵای من هەر نەکبووە بۆ مناڵەکان وا پێم خۆشترانی پێم خۆشە زیاتر بچن بە دەرسی قورآنەکانەوە چکاس دەکەم قورآنەکە فریان چۆن بڵێ ئەگەر لە قورآنەکە سەرکەوتوو بن ئینشەڵڵا لە خوێندنەکە سەرکەوتووە بن ینی مەجالێک ئەدۆزنەوە ئەو کەسانی کە لەوێن مەسەلەن تەشجیع یەکتر ئەەکەین هەم لە ئەوەی کە لە قورآنەکە لە بەرکەنیان شەرنیان لەبەرکردنی قورآن بێ جوان خوێندنەوە کەشی بێت هەم لێوێش تەشجیع یەکترەکەن بۆ خوێندنەکەش ینی خوێندنەکە ناخەنە ئەولاوە ینی هەردووکی هەستەکەم تەکمیلەی یەکترەکات ڕاستە جوانە دەستخۆش بێ کاگەلەند لە ماوەی لەبەرکردنی قورآنی پیرۆز کەستەوە ئێستا ماشەڵڵا هەمووی قورآن لە سینەتە لەبەرکراوە وەروە حیفزە ئەگەر پێت بڵێم من کام ئاەت پێت خۆشە دایم لەسەر زارت بێ یا بیڵیتەوە یان ئەگەر یەکێ پێت بڵێ لە هەموو قورآن ئێستا 2 ئاەتم بۆ بخوێنەوە حەزێکی کامی بخوێنیتەوە حەزێکسە بۆشمان بخوێنیتەوە کۆمەڵێک ئاەتن لە سوورەتی زوخرفە زۆر بەلامە جوانن باسی بیرم نەچێت کۆمەڵە برادرم هەن کە بەردەوام هاوکار من بەردەوام لە پشت من ئەنجونی مەجهولی ژیانی منە و قورآنە باسیش لەوانەکەی ئینشاءالله مەسەڵەن ئەوان زۆر خۆشە جا دەبێنەوە ئەو ئاەتانی سوورەتی زوخرف پێت هەمێشم کە خۆی گەورە فەرمیاڵێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين يا عباد لا خوف عليكم اليوم ولا أنتم تحزنون الذين آمنوا بآياتنا وكانوا مسلمين ادخلوا الجنة أنتم وأزواجكم تحبرون يطاف عليهم بصحاف من ذهب وأكواب ولكم فيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين وأنتم فيها خالدون يا ربي دەنگت خۆش بێ و هەمیشە لەرساغ بی کاگەلەن تۆ لە پاڵ ئەوەی کە قورآانی شت خوێندەوە لەبەر کردووە قورآنە خوێنیتەوە دەنگێکی خۆش تێ زۆر جا مناجات ئەبینین لە مەجلیسە ئاینیەکانە مەجلیسەکانە مناجات دەخوێنی ئەم حەزت پشتگیری ماڵەوە چۆن بووەمە وەڵاهی مامۆستا ڕاستی کە خۆی گەورە شتێ بە ئینسان لێپرسینوشی لەسەرە گەورە فەرمێ لا یوکەلیف الله نەفسەن ئیلا ما ئاتاها خۆی گەورە شتێک نایە بە ئینسان تەکلیفی لێ ناکە مانە عەکسەکەی ئەوەیە کە خۆی گەورە شتێ بە ئینسان تەکلیفیشی لێکە ڕاستی کە سەڵتم خۆش بوو یەکەم جار لە خزمەت مامۆستا شێخ حوسێن و کاکتۆر کۆچەر وانە مەقامات فێر بووم
زیاتر خەریکی قورئان خوێندنەوەمانە بووم بەڵام ئیتر هەستم کرد قورئان خوێن زۆر ینی بەڕاستی زۆر ینی ئەو مەسەلەی قورئان خوێنوانە الحەمدولیلا لە کووردا قورئان خوێنان زۆر قورئان خوێنی بەتواناشمان هەیە لە من زۆر بەتواناتری جا بوو لە مەسەلەی قورئان خوێندن و سەوتی قورئانە ئیتر لەگەڵ کاک محەممەدی هاوڕێمە کاک محەممەد ئامان لێ ڕێز سڵام بۆ هەیە ئەو زۆر هاوکارم بۆ لە هەموو شتێکە بەڕاستیانی قەت لەبیرم ناچێتەوە وتمان با گروپێکدا بنین گروپێکماندانە نامان نابێ خودت ئیتر مەسەلەی مناجات و هونەری ئیسلامی ومانە تقریبا شتێکی کەس بوو لەناو ساحەکە بەڕاستی لەناو گەنجا بەڕاستی شتێکی کەس بوو ئیتر ئێمەش هەوڵمانە ئەم شتە زین وکەینەوەوانە الحەمدولیلا کاک محەممەد یەکەم جار دەستمان پێ کرد 2 نەفەر بووین بەزی الحەمدولیلا گروپەکەمانە گەورەیە بووین بە 2 ستا یعنی 2 بەشین مەسەلەن ڕۆژی وایە بە 2 بەشەوە بەشێکمان لە شوێنێک بەشێکمان لە شوێنێکی تر الحەمدولیلا فەزلی خوای گەورە بەزیادە بۆیە ئەو شتە یەکێ بەو شتانەی کە زۆر هەوڵم ئیهتیمامی پێم و حەزم کرد کە گرنگی پێبین و الحەمدولیلا جەدەشمان دیارێتەیە لە خۆی پەرۆلیا بەزیادە دایکم واقعیشم لەم شتەیە زۆر هاوکاریان کردم طبعا پێتان خۆش بوو مناجاتیش بخوێنن چکە قورئان خوێندنەکە دڵیان هەموو ماڵێکی مسلمان پێی خۆشە بەڵام ڕەنگە مناجاتەکە زۆر جاڵێ ناکاکە وازمە بێن یا ڕەنگە زوو بێ ئێوە بۆ چۆن پشتگیریتان کردو یان هەر بۆ لە ماڵەوە بۆتان ناڵێ جاجا مناجاتێک ئاوازێکی خۆش ماوەسا ڕۆشناکرد مایکەکە لای تۆ بەڵێ جارجار ئەیڵێت بەس من زیاتر حەزم لێتی زیاتر بەرەو قورئانەکە بڕوا حەزەکەم کاکسەدا حەزەکە مناجاتەکەش ئیمان حەزەکەم خۆی چی بەدڵە بەڕاستی خۆی توانای هەیەش لەخوا بەزیابێ خۆی حەزی چی لێبێ و هەرچمادەم شتەکانی هەمووی شەرعیە و هەمووی لای خوا دینیە هەرچیەکە من پێم خۆشە ئەوە جارجار بچنە دەرەوە بۆ نمونە بۆ باخێکیا لە حوشەکە دانیشەمان داوای لێ ناکەی بڵێ ئاتۆ ئاوازێکی بێ خودێک وەفاییەکم بۆ بخوێنە جا بۆ دەخوێنێ وەڵا ئەی کاکە لە دەگەر لەم جەژنە شادڵیان بینەران پێیان خۆشە هەڵبەتە لەسەر ئیزنی کاک سەردار و مامۆستا ڕۆشنا لە ماڵی ئێوەین بەس حەزەکەم مەجلیسەکە تۆزە خێریتر بێ ئەگەر هەر یەک خولێک دوو خولێک یان شتێک لە دڵی خۆ تا پێت خۆشێ بەم جەژنەوە مناجاتێک بۆمان بخوێنی بەدڵی خۆشەکەت هەر شتێک کە پێت خۆش بێ مناجات بێ حەزەکەم قورئانی جەژنتان بۆ بڵێم ئێوە قورئانی جەژن بخوێنە ئەوە ژەوێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد ئەخوا دەست خۆش بە هە لەسەرەوە الله ئەکبەرە هاوڕێیەکمان وتی چوومە مزگەوتەکەمان مناڵم الله ئەکبەر بخوێنم جارێ زۆر خێرام وت مەلاکە ئاوا لە دوورە وتی هێواشیکە وڵێ جاری دووەم زۆر هێواشین زۆر هێواشم وتی یەک تۆز خێرایکە وڵێ هەر تێکم وتی ئەوە 5 دینار سەردەمی وتی بەس بڕۆ لە دوورەوە دانیشتنیتە ناوم کۆرسەوە با تێکنێت دەستەکان خۆش زۆر لازمە ئەو بابەتانە بە دڵنیایەوە کاک سەردار پێم خۆشە بزانم یعنی چەندێک خۆشە بۆ باوکێگەون هەست بە ئاسوودەی بکە ها زۆر جارێمە بۆ هەموو شتێک پێویستمان بە قورئان خوێندن ڕەنگە مەجلیسێک بێ میوانی قەرەباڵخێکە چیتە شوێنێک و مەجلیسێکی خێریە کۆمەڵایەتی شایشی وەنیژەمە پێویستمان بە قورئان خوێندن وەکوی هەست بەوەکەی کەیتر دایم قورئانێکی لە گیرفانە بێت کە کاگەلند لەگەڵ بێ
بۆ هەموو مەجلیسێک چەند بە ڕووسری وە سەربەزی بڕۆی لەخوا بەزیاوێ بەڕاستی خوا نیعمەتەکانی زۆرە باشترین نیعمەت بۆ من کەخوا پێی بەخشی بێتم ئەلەن دوودایکی مناڵەکانن زۆر شانازیان پێواکەم زۆر مامۆستا ڕۆشنا پەیامت بۆ دایکانی تر دڵیان ڕەنگە دایکانێکی هەبن بەڕاستی پێیان خۆش بێ مناڵەکەیان قورآنی پیرۆز لەبەر کایە خۆت بە دەنگ بە دەنگخۆشی قورآن بخوێنێتەوە بەڵام ترسیەوەی هەبێ یان پێی وا ببێ وا بیری کردوێتەوە فەرمو کاکەلەن دڵێ بەس تەنها لە ڕێگەی چوونم بۆ زانکۆ گەڕانەوەم زیاتر لە چەند جوزێک لە یەک لە سەرسەی زیاتری قورآنم لەبەر کردووە پەیامت بۆ دایکان چێ بتوانن پشتگیری توانە و بەهرەکانی مناڵەکانیان بکەن یارمەتیان بن چونکە دایک کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پەروەردەی مناڵەیە بەڵێ دایک زۆر بەڕاستی تەسیرەکاتە سەر مناڵایە کوڕ بێت تویان کچ و هەروە پێویستەکە زۆر هاانیان بن زۆر خۆت فەرمووت زۆر دایکڵێت تەنها خوێندن دوای خوێندنەکە ئەوە بەس کاتی خوێندنەکە تاواکە ئەوەی تریشی فەوتاوە بەڕاستی ڕۆیشتووە لە تەمەنی ڕۆیشتووە لەبەرەوە بەڕاستی هەردووکی بەیەکە و تەکمیلی یەکترەکات زۆر دایکی شەیە بن بەڕاستی ئێستا لێرەوە بازەکەم لەوانەیە زۆر کەسێ بێ دایک کە بێ خوێنەوار نەبێ دایک کە بێت بەڕاستی مثل مەجای نەبێت یان دایکە بێت نتوانێت بچێت بۆ شوێنیان ڕێک شوێنەکەی وانە بێتەوە بچێت یان نتوانینەوە قورآن لەبەرکەین با مناڵەکانمان هەن بین باو تاجە نورینە بۆ ئێمە بگەڕێتەوە بەڕاستی ئەگەر من خۆشمان بڵێن تەمەنەکەمان ڕۆیشتووە ناتوانین قورآن لەبەرکەین با مناڵەکانمان هەن بین بچین بۆ ئەم شوێنانە قورآن بخوێنن جوان فێر ببن ئەنجا لەبەری بکەن ئەگەر خۆشمان ئەو اینەوە بەدەستنێنین ئەو شانازیە بەدەستێنیانەوە فەخرە بەدەستنێن با مناڵەکانمان بتوانین ئەوە ڕێگەیان پیشان بین ئەوان لەبەری بکەن قورآنەکان ئایا کوڕ بنیان کەس بن ئەنجا ئینشەڵا بن بە تاجێکی نورین بۆ ئەو دنیامان بە ئیزنی خوا زۆر جوانە زۆر ڕاستە ئێستا منەمەی کە ئەیکەم بەڕاستی ینی کە حەزەکەم زیاتر کە قورآن بخوێنم دەرس بڵێمەوە زیاتر ینی پێم خۆشە ئەو تاجیان ئەو ئەجر و پاداشە زیاتر بۆ دایکم و باوکم بێ کە دایکم خوای گەورە لێی خۆش بێ زۆری حەز لەم ڕێگەیە بووە خوای گەورە لێی خۆش بێ زیاتر کە ئەچمە ناویشی ئێنم خۆگەر ناویشی نێنم هەر ینی بۆی ئەچێتەوە ئەم حەزەکەم ئەم ئەجر و پاداشە بۆ دایک و باوکم ئەنجام دایک و باوکانە بێ خەمی ئەوە بخۆن وەکو خۆت پێت ناکریان خۆت خوێنەوارنی بۆ مناڵەکەت ئەم کارە بڕەخسێنە یان ئاسانکاری بۆ بکە ڕاستە زۆر جوانە دەست خۆش بێ کاکەلەن دوێ ڕای ئەو خانەوادە زۆر جوانە و میهرەبان و دڵسۆز و بە پەروەردەی پشتیوانی تویان کردو لە دڵیام کە ئەچیتە دەرەوە پێویستی شت بە کۆمەڵی کەسی ترە بێ پشتیوانت بێ باست لە هاوڕێکانت کرد کە پشتیوانت بوون یاخود ئەو دامەزراوانەی کە ئەو ناوەندە زانستیانی لەوێ قورآن هەم لێی فێر بووی بۆ فێر جوان خوێندنەوە هەم بۆ لەبەرکردن پێم خۆشە تۆزێک باسیش لەوان بکەین چۆن پشتیوان و پشتگیرت بوون ڕاستی بە لە نووری حکمەوە دەست پێ بکەین الحمدلله خۆی گەورە فەزڵی لەگەڵا کردم لە ساڵی 2013 چوومە نووری حکمە بە مناڵی تەمەنم 14 ساڵ بوو پۆلی 8 بوو دەرچووم بۆنەوە چوومە نووری حکمە و ساڵە تر چیرۆکی ئەتوانم بڵێم چیرۆکی گۆڕانکاری ژیانی من سەرکەوتنی ژیانی من لێەوە دەستی پێ کرد وردە لێو دەستم کرد بە قورآن خوێندن و ئەوان الحمدلله مامۆستا بەڕێزەکانی زۆر هاوکارم بوون لە سەنتەری نووری حکمە بەڵێ ئەو کاتم لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی عەبدوڵڵا مامۆستای بەڕێزم مامۆستای خۆشەویستم کە من قیرائی عاصم لای جەنابیان تاو کردووە هەم ئیجازەی 10 شمر لە خزمەت جەنابیان نەخوێن هەر لەوێش مۆڵەت دوی ماڵێن مۆڵەتەکان ئیجازەکان داویتە بەڵێ نووری حکمە بەڵێ لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی بووم تقریبا تاکو ساڵی 2020 من الحمدلله ئیجازەی قیرائی 10 وەرگرت کە ئەو کاتە کە ئیجازەی 10 وەرگرت کەس لە تەمەنی منە ئیجازەی قیرائی 10 نەبوو تەمەنت چەند بوو کاتە دقیق 21 ساڵ بووم کە ئیجازەی قیرائی 10 وەرگرت کەس لە تەمەنی منە نەبوو وشتێکی زۆر قورسی شتێکی نادریشە تا ئێستا کە ئەش کاتێکە کەسێکت مەسەل لە دەروی نووری حکمێت بۆ حکماڵن کاگەلەن ئیجازەی 10 هەیەومانە ینی بەس چاوی سیر و سێرەکە بەلای زۆر نامۆیە چونکە ئیجازەی قیرائی 10 قورسە ینی شتێکی وانە ئاسان نییە فەزلی خوای گەورەیە کە الحمدلله ئێمە هەمانە فەزلی مامۆستاکەشمە بەڕاستی زۆر پێمانە هیلاک بوو ئەم بەمنیشم بە دایکشم چونکە جەنابی مامۆستا عەلی هەر هەم من لە خزمەتی هەموو دایکشم لە خزمەتی دەرسی خوێندووە بەڕاستی در 2019 لە 11 قەراریان کە قورآن لەبەرکەم هەر لە نووری حکمە لە خزمەت کاک دکتۆر یاری ئەمیان لە 2019 دەستم کرد بە قورآن لەبەرکردن لە خزمەتی جەنابیانە تا کۆی کە شەی 27 ڕەمەزانی 1443 لە خزمەتی قورآنەکە بخاتم کرد نووری حکمە کاریگەریی زۆر گەورەی سەر ژیانی من هەبوو ئەو بوو کە ئەم هەموو شتم کرد هەر لەوێ کردومە بەڕاستی ینی ئەم کرانەوەی بەڕووی دنیاە بەڕووی مەسەلەن برادەرەکانمە هەر لەوێ بوو چی برادرم هەیە برادری نزیک لەو ناسیمە هەرچی برادێکمە برادری نزیک و برادری دەرەوەمە لەوێ ناسیمە بەڕاستی جا یاسایەکمان هەیەمە لە حکمە لەگەڵ برادەرەکانمانە بەم شێوازەیە تۆ کەسێک کابێ برادر دانە بێ مامۆستای بیانە بێ مامۆستات بێ جوانە ینی ئەم اختیاری سێمیتیان یانە بێ مامۆستای بی یان ئەبێ مامۆستات بێت چونکە ئیتر ئەگەر وانە بێ ئیسفادە لە برادەرەتێکی ناکەی بەڕاستی کۆمەڵ لە برادەرەکان مامۆستا بووم بۆ کۆمەڵێکیشان مامۆستا بووم ئیسفادەم لە هەموو شتەکانیان کردووە دایما تەرجیحیان کردوم تەسەوردان بێ ینی ڕۆژێک کە حیفزەکەم تاو کرد لە خزمەت کاکتۆر دیاری ینی چەندێک خۆم پێم خۆش بوو
برادەرەکان داوانیان پێ خۆش بوو خۆم ژیر بوو وانەوان دەستیانێک بگریان ینی هەیە برادرت بێ لە نووری حکمەش و لە کۆلێژی پزیشکی بەڵە زۆرە تقریبا الحەمدولله ینی نزیکترین برادرم ئەنی کاک محەممەدەوە لە مەرحلە چوارە کاک دەرو کە برادرمەوەش لە ئەو لە سێ برادێک کاک دیار برادرمەوە لە یەکە ئینشەڵا لە داهاتوە بنە پزیشکێکی دەروون پڕ لە قورئان هەر بەڕاستی وەڵاخۆ هەم پرسیارەش هەر پێم خۆشەوە سەرنجتان هەبێ لەسەری ینی پزیشکێک کە دەروونێکی ئارام و قورئانێک لە سینەیە بێت هەز ناکەین سەرکەوتووتر بێ لە کارەکەی دڵسۆزتر بێ ئەمانت دارتر بێ ینی ئەمە ئینشەڵا چاوەڕێوەکەین تەسیریشتان کردو ئەو نیوەی کولی تۆپتانێناوە سەردەری حکمانجێگەی دەست ڕۆژەی ئانگی حیفزەکەم بوو بژاردم تقریبا چل لە بێ کولی خۆمانی لێبوو دەستان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر باشە ینی بەڕاستی زانین بەرەجەژنانەوە قەرەباڵخی و ئەمانەژێت کاک سەردار ئێمە دووبارە داوای لەبرد نەکەین بەڕاستی لە ناخی دڵمان و پیرۆزباییتان لە یەکەین دەستان خۆش بێ کاکە لەنجێگەی شانازیە بۆ هەموو لایەک بۆ ئەوەی کە بەڕاستی بەمانای کەلیمە باوەڕدار بێ پێم خۆشە دووبارە لەم ڕۆژەیە کە جەژنە پیرۆزەیەک هەبێ لە دووبارە لە بینەران و پەیامێکت هەبێ بۆ باوکانەی بتوانن پشتیوان و پشگیری ڕۆڵەکانیان بن وهروەها بۆی ڕەنگە گرت و ئەم ڕێ ڕاستی پیشان نەدەی بە ڕێگەیەکی ترا بڕۆ لە دەست دەرچێت پێشکی زۆر سپاسی جەنابتانەکەین و ئەرکوماندووبوونتان بەڕاستی حەزێتان کێشا و بە سەرتان کردینەوەنێ و پایە من بۆ باوکان و دایکانەوەی کە ڕێگری لە بەڕاستی ڕۆڵەکان و مناڵەکانیان نەکەن بۆ ڕێگایە بە عکسەوە هاندەریان بن بەڕاستی ئەگەر لەوەیە سەرکەوتوو بن دڵنیا بن لە هەموو بوارەکانی ژیانە سەرکەوتووە بن تۆ هیچ زەرێکت کردووە لەوەی گاگەلەند بەم شێوە پشگیریت کردنا بێگومان زۆر پێم خۆشەوەکو دایشی فەرمووی بەڕاستی ئەوەی کە من نەمتوانێت بەدەستی بێنم لەوانەیە لە ڕێەوە بەدەستی بێنم کەواتە دایکان و باوکان نەترسن لەوەی مناڵەکانە بنێنە دەرزی قورئان و خوێندن و وەڵا بێگومان ئینشەڵا چاوەکو جەنابتەڵێ ئەگەر دکتۆرێکی سەرکەوت و قورئان خوێنێکیش بێ بەڕاستی هەر هیچ نەبێ کارەکەی بە وجدانەوە کات ڕاستە هیچ نەبێ سەرکەوتوو بێ لە کارەکەیە بەڕاستی زۆر ڕاستە پیرۆزبای لە هەموو سپاس دەکەین کاک سەردارگیان ماوەسا ڕۆژان پێم خۆشە هەر سەرنجی بەڕێزیش بزانمەوە لەسەر ئەو بابەتە ئەو دڵنیام زۆر جار خەڵک هەر ئەلەوە ئەترسی ئەڵێ یەکەم قورئان لەبەرکردن قورسە ئەمە هەمووی لەگەڵ کاگەلەن لەسەر ئەو بابەتش تۆزێکی تر بڕۆم بەڵام باز لەوە کە ئەڵێ زیرەکیەکەی لاوازە بێ ڕاستی قورئان لەبەرکردن واکە لەوەی خۆشت یانێ هەست پێ کردبێ دوور ئیهمالی کردبێ لە دەرزەکانی خۆی مێشکەر وایە تاوکو مەسەلەن شتی تێبکەیت چۆن بڵێ تاوکو شتێتە ناوی زیاترەکو بیرێک وایە مێش هەتاوکو زیاتر هەوڵی بۆ بێ زیاتر بەڕاستی و مێشکە پتەوترە بێت قورئانیش تەمان هەر مێشکە زۆر پتەوە کاتەوە جوانە دەستان خۆشە کاگەلەن پرسیە ینی با بڵێن هەر بە کەسێگەڵی قورئان لەبەرکە با بەخۆم بڵێم بەخوا قورسە لە بیرمەچێتەوە یانە یەکەم لەبەرکردنەکەی یای قورسە دووەم لە بیر چوونەوەکەی کەواتە چی بکەین تەکنیکێکی سادە لەبەریکەن و لە بیریشمان نەچێتەوە ڕەجەمە مەسەشوانە شتەکە زۆر ئاسانە لەبەری کە با لە بیریچێتەوە لەو باشترە وەک لەبەری نەکەیت و لە بیریش نەچێتەوە ڕاست زۆر جوانە تۆ یەکجار لەبەری کە با لە بیریچێتەوە قەی ناکە ئەگەر یەکجار لەبەری کە لە بیریچێتەوە ڕۆژێک بە مێشتە مراجعی بکەیتەوە یان ڕەنگە ئاسانتر دیسان لەبەریکەیتەوە ڕۆژێک بە مێشتە مراجعی بکەیتەوە بەس ئەگەر لەبەری نەکرد مراجعەشی ناکەیتەوە هەر نایکەیت و نایکەیت و هەروە شتەکە بۆ شێوازێ لەسەر پرسیاری زیرەکی شتە ئەو ئاهەنگی حیفزەکەم چوارشەممە بوو پێنجشەممە لە کولیە ئیمتیحانمان هەبوو ئادێ بزانین چەندێناوە جا عەرزەکەم دەرسەکەمان عەمەلی بوو لە نەزەرێکا زۆر باش نەبووم کە ئیمتیحانەکە تقریبا 11 لە 20 بوو لە نەزەرێکا ئەمەش لەسەر 20 بوو شەوەکەشی لە نووری حکمە بووین تاکو نزیک ساعات دەوانە و شەوی 27 ڕەمەزان بوو تاکو ساعات 3 لە مزگەوت بووینەوەمانە ئیتر مش 20 دەرەجەی لەسەر بوو وەڵی بەخوا لەواشە زۆر خراپ بوون ئیمتیحانەکەیەوەمانە ئیتر دەستم کرد بە سعیکردن تقریبا ئەو شۆر نەنووسمێ تقریبا تاکو ساعات 7 باین سعیم کرد و نزیکی 7 و نصف بۆ کولیە ئیمتیحانەکەم کرد کە نەتیجاتەوانە الحەمدولله دوم بەرسی معدەلم هێنابوو معدەل یەکەم 18 بوو الحەمدولله حەفەم هێنابوو لەو ئیمتیحانە زۆر لە ڕووداوانە ڕوویانناوە لەناو ژیانی منە بەهۆی قورئانەوە کە خوای بەرەکەتی خستۆتە ناو کاتەکان و ئەمانە و بۆ مەسەلەی زیرەکیش بەعکس قورئان خوێندن زۆر زیرەک دەکات یعنی هەر قورئان بێنە هەر کتێب بێنە لەبەریکە هەر کتێب بێنە لەبەریکە ئەگەر دیوانێکی شعریش بێت قورئان هەر واز لەبەرەکەت و مشتێکی بێنە هەر کتێبێکی شعریش بێنە لەبەریکە 600 لاپەڕە بێ تۆ کەم 600 لاپەڕە چێت ناو مێشکوانە مێشکە فراوانەکە مێشک تەبیعەتێکی مامۆستا هەشت زۆر زیرەکی لە ئینسانە هەرێکە لە زیرەکەکانە بە قۆتکەی ئەوان تریش لەگەڵا بە قۆتە بێ یعنی کە الحەمدولله قورئان لەبەر کردووە هەستەکەم لەسەر مەسەلی مەقامات و صوت و ترتیباتەکەش تأثیری فراوانتر بوو یعنی مەسەلەن جواتر مێشکم ئێستا مەقامەکان وەرەگرێت و توانم جیام بکەمەوانێ و حرەکاتی تازەتر لەناو مەقامەکانە بدۆزمەوانێ تأثیرەکەی قورئانەکەی لەبەری کە شتێکی تازەم لەبەر کردووە
بەو شێوازەیە یان کە فترەیەکی امتحانات مەبوو لە کولێ ئەو فترەیەکی امتحانات مەبوو لە کولێ مەلزەمێکی زۆر و سعیەکی زۆر و سترێسێکی زۆر کە دوای دەست مەکرد بە قورآن لەبەرکردنەکە ئەگەر جاران بە 20 دقیقە لاپەڕێکم لەبەرکردەوێ دوای امتحانات بە 10 دقیقە لەبەر مەکرد لاپەڕێک نفسی لاپەڕە نفسی قورسی لاپەڕە چونکە مەشکم زۆر بەکارهێنا بوو ئاسانتر بووم لەبەرەکرا زۆر ڕاستە زۆر باشە کاگەلەن بەڕاستی مەجلیسەکە زۆر خۆشە ئەگەر کاتیش لە خزمەت دەوێت زۆر زوو تێپەڕێ دیارە کاتمان تۆزێک کەم ماوە پێم خۆشە هەر ئەو کاتەکەمەی ماوە گەرچی پاداشتی دایک و باوک بەڕاستی نادرێتەوە جیان گران هەروەکو پاداشتێک وەکو دیارێکیش جەژنانێکیش بۆ ئێمە چەند ئاەتێک لە قورآنمان بۆ بخوێنەوە بە کۆتاییاتنی قورآنەکەی تۆش ئێمەش خواحافیزی لە بینەرانمانەکەین چاو خۆش إن الأبرار يشربون من كأس كان مزاجها كافورا عينا يشرب بها عباد الله يفجرونها تفجيرا يوفون بالنذر ويخافون يوما كان شره مستطيرا ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا أي أخوة دست خوش دوباره سواستانەکەین دەست خوش سواستانەکەین بەڵێ برایان عزیز دووبارە و سێبارە جەژنتان پیرۆز بێ لە خوای گەورە دیسانە پاڕێنەوە تاعات و عیبادەتی مانگی ڕەمەزانی قبول کردبن خوای گەورە ئیشەڵا ئەگەر عومر باقی بێ و تەمەنمان پێ ببەخشێ بە دڵخۆشی و باوڕێکی بتەوە تا ساڵێکی تر ڕەمەزان بە ڕەمەزان بگەینەوە دووبارە جەژنتان پیرۆز بێت.